بەڕێزەکان ڕاگەیاندنەکان زۆر بەخێر بێن. سەرەتا بۆ دەستپێکی ئەم سیمینارە بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێ دەکەین. باتی دایکانی ئاشتیە و ئەنجامی ئەو کۆبوونەوە و یەکدیتنانەیانە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان بۆ یەکگرتنی نەتەوەی کورد. ئەمڕۆ لێرە سەبارەت بەو یەکدیتنانە قسەکەین و ئەگەر سەرەتا بەڕێز فەوزیە عەبدولکەریم سەرپەرشتی دایکانی ئاشتی بفەرمێت بۆ ئێرە سەبارەت بە کار و خەبات و ئامانجی ئەم سیمینارە بۆمان بدوێت. سوپاسەکەین. بەڕێزان وەک دەزانی لە هەموو بارودۆخێکی ناهەمواردا لە خراپی باری گوزاراندا لە سەختی ژیاندا قوربانی یەکەم ژنە. ئایا ئەم ژنە ئەگەر دایک بێ ئەگەر هاوسەر بێ ویان ئەگەر کچ بێ، بۆیە ئێمە وەک دایکانی ئاشتی دەمانەوێت پێکەوە هەموو ژنان پێکەوە ئافرەتان خوشکان خانمان بە ڕەنگ و بیر و ڕاو ئایدیای جیاوازەوە لە هەر چوار پارچەی کوردستان کار بکەین بۆ گەڕانەوەی شکۆی ژن، بۆ گەڕانەوەی ڕۆڵی پیرۆزی دایکان، کار بکەین بۆ پاراستنی کەلتور و پەروەردەی کۆمەڵگەی کوردەواری، کار بکەین بۆ کەمکردنەوەی توندوتیژی دژ بە ژنان، بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان. ئەمانەش هەمووی بە چیە بێ؟ ئەمانە هەموو بە هۆشیارکردنەوەی ژنان، بەلابردنی ئاستەنگەکانی ژیانیان، بە باشترکردنی باری گوزارانیان و هەروەها بە گرنگیدان بە تەندروستیان. ئەمانە لە چ کاتێکا بەدەست دێ بەڕێزان؟ ئەمانە لە کاتێکا کە ئاشتی بەرقەرار بێ، لە کاتێکا کە یاسا سەروەر بێ، لە کاتێکا کە کۆتایی بە شەڕ و دوژمنکاری و داگیرکاری بێ، کاتێک کە حیزب و لایەنەکان بەرژەوەندی گشتی هاوڵاتیان بخەنە پێش بەرژەوەندی خۆیانەوە، کاتێک کە دوور بکەونەوە لە بیری تسکی حیزبایەتی و دەست بخەنە ناودەست هەموو برایانە کار بکەن. ئەبێ کار بکەین بۆ پاراستنی سەروەری وڵاتەکانمان، ئەبێ لە حیزب و لایەنەکان سازش نەکەن لەسەر پرسە نەتەوەیەکان بەرامبەر بە دژمنا و داگیرکاران. بەڕاستی ئەوە هێڵی سوورە، لەبەر ئەوە ئیداواکاری لێیان کە بە هیچ نەوەیەک سازش نەکەن بۆ دژمنەکانمان. ئەبێ گرنگی بدەین بە ژینگە، ئەبێ گرنگی بدەین بۆ بە سروشتی کوردستان. لەبەرەوە داواکاری لە هەموو دایکان و خوشکان و ژنان لە هەر چوار پارچەی کوردستان هاوکارمان بن، یەکدەنگ و یەک هەڵوێست بین لەگەڵمانە پێکەوە بۆ بەدەستهێنانی ئاشتی، بۆ بەرقەراربوونی ئاشتی، بۆ کۆتایی هێنان بەو شەڕ و نەهامەتیانەی کە لە ساڵانێکە وڵاتەکەمان دووچاری بۆتەوە. بەڕاستی ئیتر گەلەکەمان زۆر هیلاکاگە، نەتەوەکەمان زۆر لە ناڕەحەتیایە. هیوادارین هەر هەمومان پێکەوە بتوانین بەردێ بخەینە سەریەک بۆ بەدەستهێنانی ئاشتی. بەڕێزان، دایک بەدەر لەوەی کە دایکە بۆ ڕۆڵەکەی خۆی، بەدەر لەوەی کە دایکە بۆ نیشتیمانەکەی خۆی، ئەبێ لە بیرمان بێ کە سەروەت و پیرۆزیەکی زۆر گەورن، سەروەت و سامانێکی زۆر پیرۆزن بۆ ئەم نیشتیمانە. بیرمان بوو هەر چەند ساڵێک پێش ئێستا، ڕەنگە من تەمەنم زۆر نەبێ، بەڵام هەر چەند ساڵێک پێش ئێستا 15-20 ساڵ پێش ئێستا ڕۆڵی دایک زۆر بەکاریگەرتر بوو لە ناو کۆمەڵگەی ئێمە، ڕۆڵی دایک زۆر پیرۆز بوو لە ناو کۆمەڵگەی ئێمە. کاتێک دایکێک قسەیەکی کرد لە ناو خێزاندا، لە ناو عائیلەکەی خۆیدا، لە ناو عەشیرەت و دەستە و گوند و گروپەکاندا، لە ناو گوند و گەڕەک و شارەکاندا، ئیتر دایک قسەکەی سەنەد بوو. هەمویان بە گوێڕایەڵیەوە دانیشتن ئەم قسانەی دایک گوێ لێگیرا، ئیشی لەسەرکرا و ئیشی پێکرا. بەداخەوە ئەو سیاسەتەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا ئاڕاستە ئەکرێ، پیادە ئەکرێ، هێواش خەریکە ئەم ڕۆڵە ئەم کاریگەری دایک کەمەگرێتەوە. هەمومان ڕۆژانە ئەو واقعە بینین. من خۆم کە مامۆستام لە ناو ناوەندەکانی خوێندن ڕاستەوخۆ بەرکەوتنم لەگەڵ خوێندکار، دایک و باوکی خوێندکار هەیە. بەداخەوە ئەو کاڵبوونەوەی زۆر بەوازەحی هەستی پێکرێ. ئەمڕۆ بە سیاسەتێکی بەو سیاسەتێکی ئیشی لەسەرەکرێ، بە ئەنقەست ئیش لەسەرەوەکرێت کە ئەو ڕۆڵە بێ کاریگەر بکرێ، ئەو پیرۆزی و مقەدەساتە لێمان بسەنرێتەوە. بەڕێزان، بەدەر لەوە زۆر جار پێناسە یاخو پێناسە بۆ نیشتیمان یا بۆ دایکی دووەممان دەکرێت کە پێ دەڵێن نیشتیمان. خۆی حەقیقەتە چۆن دایکێک ئەمەوە بڵێم چۆن دایکێک کاتێک ڕۆڵەکەی لە دایکە بێ
ڕەنج و زەحمەتی و قوربانیەکی زۆر زۆرەدا تا ئەو مناڵی پەروەرداکە و گەورابێ هەمان کاتا بۆیە بە نیشتیمانیشە وترێ دایک لەبەرەوەی نیشتیمانیش هەم خاوەن قوربانیە هەم ئێمە قوربانیمان بۆ نیشتیمانە داوە بە پێشەنگایەتی دایکان کاتێکە بینین دایکان بەو هەموو زەحمەتیە بە هەزاران و سەدان ڕۆڵەی خۆیان کە بە خوێنی خۆیان پەروەردایان کردوون پێشکەشی ئەم نیشتیمانەکەن ئێوە بۆیە پێتانەڵێن سەروەتی ئەم نیشتیمانن پیرۆزی ئەم نیشتیمانن کە خاوەنی دەیان ڕۆڵەی شەهیدی ئەم نیشتیمانن و ڕۆڵەکانتان پێشکەشی ئەم خاکە کردووە ئەوانەی دایک بن ئەزانن هەستی دایکایەتی چۆنە ئەزانن چ زەحمەتیەک ئەدەن تا مناڵەکانیان گەوراکەن تا پێیانەگەێنن و چ پەیوەندیەکی ڕۆحی و خوێنی و پیرۆز لە بینی مناڵ و دایکە هەیە لێکترازانی دایک و ڕۆڵەکەی قورسترین ئازارە قورسترین ئێشەکە بە دڵی هەر دایکێکا کە ڕۆڵەکەی پێشکەشی ئەم نیشتیمانەکە ئەمێ پێتان بڵێم هەموو ئەو ڕۆڵانەی ڕۆژانە لەسەر سنوورەکانی ئەم نیشتیمانە لە ناو جەرگەی ئەم شارە و شارێکی تر و شارێکی تری ئەم کوردستانە و هەر چوار پارچەی کوردستانە خوێنیانە بەخشن ئەمانە خوێنی ئەو دایکانن لە هەمان کاتە سەروەتی ئەم نیشتیمانن پیرۆزی ئەم نیشتیمانن بۆیە ئاسان نییە ئێمە زۆر جارە بینین فلان کەس لە فلان شوێت شەهید بوو تەنیا وەکو هەواڵێکی ڕۆتینی دێتە بەر چاومان و ڕەنگە بەشداری پرسەکەشی بکەیت بەڵام ئەگەر تۆ خۆت بخەیتە جێگەی ئەو دایکە ئایا ئەو مناڵانەی کە لەو چیانە شەهید دەبن ئەو گەنجانەی کە لە وڵاتە شەهید دەبن هەمومان ڕۆڵەی ئێمە نین ئایا هەمان ئێش و ئازار بەردڵی تۆ ناگات فەرقی چیە جیاوازی چیە لە بینی مناڵێک کە لەو چیایە شەهید دەبێت لەگەڵ مناڵەکەی خۆتە ئەمەوێ ئەو شعورەتان بەمێکە ئەو هەستەتان پیشان بم کە لە نێوان هەستی دایکایەتی ینی بۆ تۆ بۆ مناڵێکی تر هیچ جیاوازی نییە کە ئاستان لە بەرامبەری خۆی دەبینە بەڵام ئارمانجی ئەساس چییە یا یەکەم پەکێکە تونە بکە وەک تەفگەری ئازادی ئێدوان بژی هەموو جه ئۆوارێن گەلێن مین vê derê yên başûrê Kurdistanê yên welat Parêz ê xwedî ew şwêne hemûyan dagir bike û ewane bikaribin li gorî berjewendê xwe kesê ku dewletê Tirkiye yanî li ber berjewendê xwe de hesab dike bêrê li ser ew xakê bi cî bike ewan jî em ê êsta bi xweman pêwîst e baş bizanibîn eger li dîrokî Kurdistanê bixwînîn baş dizanîn sedemê dewleta Tirkiye çi ye li bo em bizanibin dewletê Tirkiye armancê xwe esas çi ye pêwîst e me dîrokî Kurdistanê baş bizanibîn wê dem em ê bizanîn çima êsta ew dewletî dagirker ew şite bi serê gelê me Kurdistanê bi giştî têne rojane çi dike xweza Kurdistanê hemûş dişawitîne talan dike çekîm kîmyawî bi ser gelê me de dirijêne êrişê sivîlan dike ewane hemû sedemê xwe çi ye ewa daxwazê dewletê Tirkiye bitwane lêre dagir bike ji xwe armancî wî esas ew e aliyê dirîş eger em baş bizanibin esas dagirkirinî dewletê Tirkiye çi ye eger niha em bizanibin li pêş em sala 100 sal pêştir Peymanê Lozanê de sal 1921 xakê Kurdistanê hemû yek bû her çar parça yek bû li nav xakê sunûr nebû lê belam bedaxewa lew sala de xakê Kurdistanê hemû kirine çar parça herêk da beşi şwêne kirin li ser esasî berjewendiyên xwe bû ne li bin berjewendiyên gelê Kurd bû sedem ew bû çi bû gelê Kurd tune bike parça bike xilas bike hemû êş hemû êş yani ê ku dîtiye dayîk û bavên Kurdin ji bo wê jî îro bi navê dayîkên Kurd yani em vê pirsê dipirsin gelo ew dîroka ku gelo ew dîroka bi rûmet ku çanda dayîkbûnê hatiye avakirin ji ku derê de em zanin yani ev pirs rastî bixa pirsekî pir yani hêja ye na em wek gelên Rojava wek jinên Rojava em behsê Rojava bikin ji xwe di demî destpêkê da wek gelê Rojava em hemû zanin êriş û şerên 12 salan li derê hatiye qewmandin lê berî wê berî ev êriş werê
قوماندن بری اب ایریش وره پیک آنین ام ده سایا رژیمه کی داگیر کرده بو اره داگیر کری آوی نبخوینه بو لأو داگیر کری آوی به رنگی کی سپی بو گلی ما به وین هشتن گلی ما خواستن به زمان بیلن به چاند بیلن به اراده بیلن جبوه جی ام وقت گلی کرد مسری تجار نتواند و ام نتوینن بر اف نظاما اف رژیما فاشست اف رژیما بعث ایکو به 1000 سالان خواست کو مداگیر بکه زمان ما تونه بکه چاندا ما وندا بکه مقر بکه نکاری ما سری تجاری لهمبر وان نتوان و ام نتوینن لپشتی کو شر روجاوا ما دست بکر ده شر روجاوا ده هلبت هر کس دزانه همو جیان جی دزانه که شر روجاوا ده شر جنه شر روجاوا نه تنه شر کی کو ام ببیجن لهمبر رژیمه کی باس بو شر روجاوا لهمبر همو جیهانی کو دخواست گلن کرد قرب بکن گلن کرد داگیر بکن بەڕێز دا ئامینە ئەگەر بفەرمی بێتە ئێرە لەسەر ڕێکەوتنی دەوڵەتەکان بۆ قڕکردنی گەلی کورد قسەمان بۆ بکات هەڵبەت ئامینە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان بەشدارە با بفەرمێت سەرەتا بەخێرهاتنی ئامادەبووانی بەڕێز دەکەم و ڕاگەیاندان بەخێر بێن سەر چاو من وەک دایکێکی شەهید ئەو هێرشکاریە و داگیرکارەکانی دژمنانی گەلی کورد ڕسوا و شەرمەزارەکەم ڕۆژانە دژمنانی گەلی کورد هێرش شەخصکەنە سەر گەلەکەمان بەتایبەت وەک ڕۆژهەڵاتی کوردستان بە هەزاران ڕۆڵەی گەلی کورد لە زیندانەکانە لە بێبەش لە سەرەتایی ترین مافی ژیانیان ڕۆژانە لە ساڵانە بەدەیان و بە سەدان ڕۆڵەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژیمی سێدارەوە لە سێدارە ئەدرێن لە هەموو پارچەکانی کوردستان دژمنەکان هێرش دەکەنە سەر گەلی کورد چە لە ناو زیندانەکان چە لە ناو گوندەکان لە ناو شارەکان بەدەست دژمنەکان و ژیانێکی ئاساییان بۆ ناکرێ ناتوانن ڕۆڵەکانیان بە جوانی پەروەردەکەن ئەسەن هەر نازانن ژیان چۆن بەسەر ئەچێ من وەک خۆم ئیدانەی ئەم هەموو داگیرکاری و ئەم هەموو هێرش و کورد دژمنەکانی گەلی کورد پیادەی ئەەکەن ئیدانەی ئەەکەم داوا لە هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان مافی مرۆڤ کۆمەڵگای نێودەوڵەتی ئەەکەم ئیتر تاکەی ئەم هەموو هێرش و داگیرکاری و ئەم هەمووە هێرشانە لەسەر گەلی کورد قبوڵ ئەکەن داوایان لێ ئەەکەم لە خەڵکی کوردستان لەلایەنە سیاسیەکان یەک بگرن کۆنگرەی نەتەوەیی پێک بێنن با ئیتر دژمن کەم هێرش کاتە سەرمان من باوەریم هەیە و هەمووتان دەزانن ئەگەر ژنانی دنیا داستانێکیان هەبێت یا قسەتێکیان هەبن دایکانی کوردان قاموس لە قسە و ژیانی ناخۆش و سەخت دەرەچێ